قسە لەسەر هۆکارەکانی جیابوونەوەی هاوسەرانەکەین و ژمارە و ئامارەکان چیمان پێ دەڵێن ئایا ژمارەی جیابوونەوەکان زۆرە بەراورد بە ژمارەی پرۆسەی هاوسەرگیری لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی هۆکارەکانی جیابوونەوە چییە؟ بۆچی هاوسەران جیابنەوە ئەم ڕێژێ لە نێو کێدا زۆرە؟ ئایاوانی کە لە تەمەنێکی کەم هاوسەرگیریەکەن یان هۆکارەکان بەگشتی چین؟ ئەم بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگارام یوسف بەڕێزیان کە پارێزەری ڕاوێژکارن. کاگارام سڵاو لێ بە زۆر بەخێر بێ. سپاس بێەوە بەخێر بێ سەر سەلامەتی. کاگارام ژمارەی جیابوونەوەی هاوسەران زۆرە ئێستا؟ کاگڕانکۆ وڵا ئامارەکان ساڵ بۆ ساڵ جیاوازیان هەیە. ئێمە گەر بەنمونە ئاماری 2 ساڵی پێشوو وەربگرین ساڵی 2021 لە 2020 تا ئێمە جابوونەوە 3000 حاڵەتمان هەبووە لە 2021 بۆ بە 4700 تقریبان 67 حاڵەت لە 2022 هەرچەند ئامارێکی فەرمی لە ئەنجومەی دادوەری بڵاو نەکراوەتەوە بەڵام ئەوەی کەوە لە دادگای سلێمانی بڵاو کراوەتەوە تقریبان 16000 هاوسەرگیریمان هەبووە. جابوونەوەکانیش یەک لەسەر سی ئەو ڕێژەیە تقریبان 5000 حاڵەتی جابوونەوە هەبووە ئەین لە سێ کەسێک جابووتەوە. بەڵام ئەمە مانای ئەوە نیە کاڵێ لە ساڵی ئەوە زەواجە بۆ ئەوە تەلاقیش هەیە مانای ئەوەی ئەوی لە ساڵی زەواج کرد لە ساڵش هەمان جیابوون ڕەنگە داوای هەیە هین 3 ساڵی پێشووترە ئەو ساڵە حەسم بۆیان هین ساڵەکانی هاوسەر هەیە 20 ساڵە هاوسەرن و لەو ساڵی دێن داوای جیابوونەوەکەن و جیابنەوە. باشە ئەوەی تۆ تێبینی و کرد بێ و لە نێو دادگاکانی و ساڵانە ئامارەکانە بینی هەز ناکەی ئامارەکە زۆر ئاماری جابوونەوە بۆ نمونە یەک لەسەر سێ ساڵانە با بڵێن جابنەوە؟ کاگڕانکۆ ئەوەی ئامارانی بڵاوکێتەوە ئێمە تێبینیمان کردووە لە سنووری پارێزگای سلێمانی ئامارەکان بەرزترن بۆ جیابوونەوە هەرچەند بۆ زەواجیش بە هەمان شێوە هەڕاستە لە سلێمانیە زیاتر زەواج پرۆسی زەواج هەیە بەڵام ئامارەکان ئەلحەقی زۆرن هۆکارەکانیش زۆرن کۆمەڵگە فراوان بووە ئامێر و پێشکەوتنەکان هەمووی هۆکاریان تا ڕادێک هۆکارن بۆ جیابوونەوەی هاوسەرەکان ناکۆکی بارودۆخی دارایی ئەمانە وای کردووە هەندێک جار سەری لە هەندێک خێزان و ژنومێر تێکداوە بەڕاستی. ئەو حاڵەتانی کە نامۆن بە نسبەتیەوە هاوسەران لەسەری جیابنەوە چین؟ وڵای حاڵەت زۆرە ئەوەی زیاترین زۆرترین حاڵەت ئێمە قانون کە ڕێگەی داوە بۆ 3-4 حاڵەت کە ڕێگەی داوە زیاتر بۆ جیابوونەوە زەرەرە ناکۆکیە سۆرجار ناپاکی هاوسەرەتیە هەندێک جار نەگونجانە لەسەر شتی زۆر بچووک ینی ئەمانە هەندێک بابەتەکان ئەوە نییە بەڕاستی محکمە ناگا بە قەناعەت کە جیایان کاتەوە بەڵام ئەمان لە دەرەوە ڕێکەوتنیەکەکەن و جیابنەوە محکمە بە ناچاری بۆیان تەزدیقەکە بەڕێی جیابوونەوەکەیان ئەمانە هەیە بەڕاستی شتەکان هەندێک جار ئەگەر بچیتە ناو بابەتەکەەوە هۆکارەکان زۆر ئەوەش نین مقنع نین بۆ دادگا داواکان ڕەتەکاتەوە بەڵام ئەمان لەبەی بڕیاریان داوە پێکەوە نەژین لە دەرەوە ڕێکەوتنیەکەکەن جیابنەوە بۆ منە ژنەکە دەست لە مافەکانی هەڵگەریان پیاوەکە مافەکانەدا بەژنەکە جیابنەوە محکمە بە ناچاری بۆیان تەزدیقەکە ئیتر ئەم حاڵەتانەشمان هەیە ئێمە. باشە ئەوەی کاسی کرد بێ زیاتر هۆکارەکان ژنانە نییە پیاوانن ئێمە باز لە حاڵەتێکی دیاریکراو ناکەین ینی بەگشتی قساکەین. وەڵا کاک ڕانکۆ ئێمە لەبەری تەلاق بەدەستی پیاوە زۆر جار پیاو ئەو مافی هەیە بەکارێن زۆربەی کا ژن دێن داوای مافی جیابوونەوە دێن داواکان تۆمارەکەن داوای جیابوونەوەکەن بۆ مناڵن زارمان پێگەیشتوە لێدانە سوکایەتی جنێودانە پیاویش داوا تۆمارەکە بە هەمان حاڵەتەکان بەڵام زۆربەی کات ژنان داوای جیابوونەوە تۆمارەکەن چونکە تەلاقە لە دەست پیاوەکە ئەو داواکە تۆمارەکە بەڵێ گەلە دەست ژنا بۆە هەر وەڵی ڕەنگە ژنیش بە سۆستر بن ڕەنگە زۆر پەنان نەبنە بەر جیابوونەوە ئەگەر ناچار نەبێت بێگومانەوەن بە سۆسترن حتممەتۆتێ بەڵام پیاو ئەوەیە تۆزێ بە تەحملتە لە ڕەنگە زۆر لە زۆربەی حاڵەتەکانی تووڕەبوونوانە کۆنتترۆلی خۆی بکات ئازوو پەنان نەباتە بەرەوەی وشەی تەلاقوانە بەکاربێنێ زۆر جار بیرتر بیرکردنەوەکانی تۆزیە فراوانتر بێن لەو بابەتەیە تا ئەو وشەیە بەکاربێنێ تۆزیە قورسە بەڕاستی. ژنان ڕەنگەمانگی بن و بووینەوە ڕۆژگە زووتر هەڵبچن و دواتر زووتر پەشیمانە بن ئەو تەبعیان هەیە بەڵام ئیتر ئەمە پەیوەندی بە شەڕیشەوە هەیە زیاتر فسیۆلۆژیای ئینسان حتمەوەیە. باشە کاگەرام قسە لەسەرەوە بکەین ئەو کەسانی کە هاوسەرگیری پێشوەختە ئاکەن
ئەوانە زۆرترەتیانە جیابوونەوە یان نا هەر نۆرماڵ وڵی کاک ڕانکۆ ئێستا هاوسەرگیری پێشوەختە ئێمە لە خوار هەشدە ساڵەوە لە قانون ئەبێ بە هاوسەرگیری پێشوەختەوە بە ڕەزامەندی وەلی ئەمری کەسەکە بێ حاڵەتەکان زۆر کەمن بەڕاستی من لە سنووری پارێزگای سلێمانیە بەکەم تێبینی ئەەکەم حاڵەتی وا هەبێ و بێن لە خوار تەمەنی هەشدە ساڵەوە هاوسەرگیری بکەن ئەوانی کە هاوسەرگیریەکەن کە بەپی ئامارەکەی 2022 زیاتر تەمەنیان لە نێوان 16 بۆ 25 ساڵا بوو ینی تەمەنیەکە کە گەیشتوتە تەمەنی باڵغ بوون و کامل بوون ئەوانن کەوا زۆرترین هاوسەرگیریان کردو لەو ساڵەیە تقریبان 60% ڕێژەکە ئەو تەمەنە پێکی هێنا ئەو تەمەنێ بەڵێ جیابوونەوەکەش زیاترە لەو تەمەنانە جیابوونەوەکە تێکەڵاوە خەڵکی وا هەیە لە نەوەکانەوە ژنومێردن هەیە ساڵێکە هەیە مانگێکە بە یەکەوە داوای جیابوونەوە ئەەکەن ینی تێکەڵاوی تیا هەیە زۆر ئەوە نیە بڵێ ئەو تەمەنانی جیابوونەوەکەن تەمەنە گەنجەکانن نەوەڵای ئێمە هەمانە لە نەوەکانەوە ژنومێردن و ئێستا داوای جیابوونەوەکەن ینی حاڵەتەکان تێکەڵاون باشە ئەوکو پارێزەرێکە لە نێو دەرگاکانی لە نێو قەزە کۆمەڵایەتەکانای چ تەمەنێک بە گونجاوە بزانی بۆ هەسەرگیری وڵی کاک ڕانکۆ ئێمە چونکە بە حکمی ئێمە موسڵمانین وەکو ئەوەی کەوا ئێمە پەیوەندیەکی دەروی خێزان لە کۆمەڵگەی ئێمەیە لە نێوان کوڕکچە ڕێگە پێدراو نیە بۆیە زۆربەی کات ئەوەی من تێبینیەکەم خەڵک وەکو غەریزەیەکی جنسی لا دروست ئەبێ گەنج پەنابەتە بەر ژنهێنان ئەنی بیر لە ئاکامەکەی ناکاتەوە دوای ئەم ژنێنانە مەسئولیاتێکی تری تایە ئەرکە مافە ئەنی ئەمانە هەمووی هەیە بۆیە بەڕای من ئەگەر ئەو کەسانی کەوا پەنابنە لە سەروی لە 25 ساڵیە کوڕ بۆ کوڕ باشە بۆ کچیتر لە سەروی 20 ساڵەوە بەڕاستی تا ڕادەیەک تەمەنەکە گونجا بەڵام لە خوار و تەمەنەوە زۆر بیرکردنەوەکان کامل نەبوونە ساڵ بە ساڵ خەڵک بیرکردنەوەی ئەگۆڕێ بۆ چوونەکانی بەرامبەر شتەکان فەرقەکات ئەگەر بەڕای من لەو تەمەنەیە گونجاوە سەروی 25 ساڵ بۆ پیا لە 25 ساڵە تۆزێک گەنجی ئەبینێ ئەها لەگەڕ ڕەفیق و دەرەوە ئەمانە بەڵام ئەگە تۆ لە تەمەنێکی بچووکە ینی دوای سیرەکە ئەم کوڕە کۆمەڵێشت هەبۆ نەی کردووە ئەم لەم زەواجە شایتر مەرجیش نییە ئەم قسەی بۆ هەموو زەواجەکان وابێ بەڵام بەعام لە تەمەنێکا بێکە عقلی وا پێگەشتی بێکە باش و خراپ جاب کاتەوە لە یەکتر باشە لایانی مادی چەندە لەو جیابوونەوانەیە ڕۆڵی هەبوو کاکڕانکۆ لە هەموو ڕوویەکە لایانی مادی کاریگەری و ڕۆڵی خۆی هەیە تۆ کابرا کە زەواجەکە لە فەرقی هەیە کەوا لایانی مادیەکەی باش بێ و لەوەی کە خراپێت تۆ کە خراپ بوو بۆ منە مەسئولیاتی ماڵە نەخۆشیە جلوبەرگە مناڵە کرێخانووە هاتوچۆیە ئەمانە هەمووی بەڕاستی زەخە دروستەکات جارێک کە تۆ نمونێ بینێ خێزانی کە نەخۆشە بێ کابرا نەی بێ بچێ بۆ بیبە بۆ پزیشک یان جلوبەرگی پێویستە بێن نەی بێت جارێ دوو جار سێجار ئەمە کێشەی لێ دروستە بێ بەڕاستی لایانی مادیش زۆر کاریگەری هەیە کەواتەوە پەندی کاڵە کاسەی پڕاشتی ماڵە حتمما ئەمە لە دەرگاکانە ڕەنگیاوەتەوە بە ئاشکرا ڕەنگی داوەتەوە ئاشکرا ڕەنگیاوە زۆر جار تۆ لەسەر بژێوی ناکۆکی دروستی بە لە نێوان پەنانە بەردادگا کابرا لە وەڵام من پارەم نییە بۆ بژێوی محکەمە 100,000 مانگی بۆ مناڵێک بۆ نمونە ئەگەر بنووسێ 100,000 بەشی بەڕاستی دەڕۆژی ئەم زروفی ئێستامان ناکات ڕاستە باشە کاگارەمەی پێچەوانەکەی کاسەی پڕ بووە بە کێشەی ماڵ هەندێک جار والله کاک ڕانکۆ یانی لە ڕووی مادیویت کێشیان نییە بەڵام ناگونجێت لەسەر حتمما ئەمە پەیوەندی بە نەگونجانەکەەوە هەیە زۆر جار دوو کەس کە من هەموو جار ئەواڵم کە دوو کەس ناگونجێ بێکەوە مەرز نییە هەردووکیان ینی کەسێکیان خراپن دوو تەبیعەتی جیاوازن ڕەنگە کەسێک بۆ نمونە حەزی ئەگەر ژنومێردی کورد جار وایە ئەگەر هەر کێشیان نەبێکیان سەرمایەتێکیان گەرمایەتی لە هاوی نووسدان ئەم وردە کێشانە هەر هەیە بەڵام ئیتر بارودۆخەکە حکم باشە پێی دوانێک کاگارە من نەجار کێشە وردەکان گەورە ئاکرێن تا چەندە و جیابوونەوەی کە دێتە لای ئێوە داوای جیابوونەوەکەنەوە کەسانە کەسانی دووەم و سێ هەمووانە کە تەدەخولەکەن کێشەکە گەورا بێت و مەجای چارەسەریتیان نامێنێ وڵا بەردەوام بوونی کەسی سێم بەڕاستی کاریگەری زۆری هەیە تۆ زۆر جار ژنومێردێک لە نێوان یەکە کێشەیەکیان بۆ دروستە بێ احتیمال ئەگەر زۆر پەنانە بنە بەر کەسانی دەوروبەری خۆیان ڕەنگە بۆ ڕۆژی دواتر ئاشدنەوە بەڵام کە کەسی سێمی تێکەوت خۆ ئەو کەسە عادەتەن ئەگە تەڕەفی کچەکە بێ هەوڵەدا لە بەرژەوەندی کچەکە یەکلای کاتەوە بە هەمان شێش بۆ کوڕەکە زۆر جایتر ناکۆیەکان لەوە دروستە بن و کێشەکان قوڵە بنەوە کەواتە کەسی دووەم و سێم و دەرەوەش کاریگەری زۆریان هەیە باشە ئەی ئێستا جۆرێک لە خێزان سەر بەخۆی وەرگردۆ کوڕکچەکە یەکسەر ئەسنە ماڵی جای خۆیان ئەمە ڕۆڵی نەبوو لەوەی کە کێشە و خۆشی و ناخۆشی خۆیان پێکەوە بێ وڵا کاک ڕانکۆ زۆربەی کات ئێمە کە ئەو
داوانی کەوا خەڵک دێن بۆ لامان تێکەڵاویشی تایە ئەنی کەم خەڵک ئەوەی من تێبینی بکەم زۆر کەم هەیە لەگەڵ ماڵە غەزورانە با بڵین دانیشتمێن زۆربەی با بڵین ڕەنگە لە 160 بۆ 70 ماڵی سربەخۆی خۆی هەیە بەڵام ئەمە ژوای نەکردووە کە هەر کێشەکان بەڕاستی بێتەوە کە کێشە دروستە بێ و کاتە کەسی سێم داخەڵە بێت کە لە ماڵەکەی کێشەکە بنە دەرەوە ئەو کاتە کەسی سێم هەر دێتەوە ناو کێشەکان هەستەکەی جاری وایە کێشە بچووکەکانن گەوراکرێن حتمما زۆر جار لەسەر کێشەیەکی بچووک کە کەوتۆتە نێوان ژن و مێردێکەوە کەس و کار دەدا خولیان کردووە بۆتە کێشە بابەتی تونوتێژی خێزانی لێ کەوتۆتە پەنیان بردوتە بەرسکاڵای تونوتیژی و ئەمانەیتر بە جیاببوونەوە بەڕاستی کۆتایی پێ هاتووە باشە وەک دوا پرسیارم وەکو پارێزەرێکە لە نێو دادگاکانای چی بکرێت بۆی ئامارەکانی جیاببوونەوە کەم بکرێتەوە وڵا ئەبێت چاولێکەری ڕۆڵی هەیە و بیرم چۆ پرسیارە بکەم ینی میدیاکان سوشەل میدیاکان کاتێک کە پبلیک فیگەرەکان ژیانێکی شاهانەی خۆیان پیشانەیەن حتمما ئیتر هاوسەران وازانن ئەمە ژیانە ڕاستەقینەکەیەوە ئێمە میدیا و سوۆسیال میدیای ئێمە زۆر بەڕاستی بە شێوازێکی خراپا کارەکەن زۆر جار بەبێ مەبەستە بۆ کۆمنت و لایک و ئەمانەیە شیرازەی خێزانیمان وردە لەسەر ئەوە کارکراوە کە شیرازەی خێزانی تێک چووە بەڕاستی ئەم بابەتی مۆدیە لە بابەتی ئیتر هەر جۆر بابەتێک هەنی زۆر جار خەڵک بۆ ئازانێ کە زەواجەکە وەکو ئەم مۆدیل و هینانە ئەبێ ژانی سوۆسیال میدیا ئەبینێ کە بەم شێوێ نمایشی خۆیانەکەنەوە ئازانرێت بەم شێوەیە بەڵام عکسەکەشی ڕاستە زۆر جار تۆ مەسئولیت ئەکەوێتە سەر بەم هەموو تەرفیهات و شێوەیە نیەکەوە لە سوۆسیال میدیاەوە دەرەکەوێ جا ئێمە سوۆسیال میدیا زۆر کاریگەری هەبووە بۆ نمونە زۆر جار ئێمە هەمانە لە ڕێگەی نامەیەکی غەڵەتەوە کە بۆ ژنەکە هاتووە بۆتە کێشە لە نێوانیانە ئەوەی کە بکرێ بۆ ئەوەی کەەوە ئامارەکان کەم بکرێتەوە بەڕاستی پێویستە تەمەنەکان گونجاو بن مەرجەکانی هاوسەرگیری تۆزێک کەم بکرێتەوە یان هەندێک ڕێنمایی بکرێن کە پێش ئەوی پرۆسێ گرێبەستی هاوسەرگیری ئەکرێن لەلایەن توێژەرێکە و لەلایەن بەڕاستی حەقەمە ئەنجومەنی دادوەری تۆزێک لەسەر ئەمە زیاتر کار بکات لەلایەن دادوەرێکەوە تۆزی ڕێنمایی هەر ڕۆژە بۆ نمونە کە چەند کەسێک گرێبەستی هاوسەرگیریەکەن کۆیان بکەنەوە سعاتێک قسەیان بکەن دایک و باوک زۆر ڕۆڵیان هەیە هەوڵدەن زۆر تەداخلی کێشەکانیان نەکەن ئەمانە بەڕاستی کاریگەریانە بێت لە سەرکەمکردنەوەی ئامارەکانی هاوسەریت کاگەرام یوسف پارێزەری ڕاوێژکار سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ئێوەش دەسپاس بۆ ئامادەبوونە دەست خۆش بێ.